دوجار بە بڵاوکردنەوەی ڕاگەاندراوێکی هەژدە خاڵی کۆنگرەی بەرلین بۆ ئاشتی لە لیبیا کۆتایی بە کارەکانی هێنا. لە ڕاگەاندراوەکەدا داکۆچی لە ئاگربەستی بەردەوام و دانانی میکانیزمێک بۆ چەسپاندن و چاودێریکردن و داماڵینی چەکی میلیشیاکان و بێلایەنکردنی دامەزراوەی نەوت کراوە. هەروەها ئاماژە بە سزا کراوە بۆ ئەوانەی کە ئەو بڕیارانە دەشکێنن بە تایبەتی ناردنی چەک بۆ ناو لیبیا. چاودێرانی سیاسی بڕوایان وایە ڕاگەاندراوەکەی بەرلین شتێکی نوێی تێدا نییە کە لە ڕێکەوتنەکانی دیکە لەباری لیبیاوە پێشکەوتوتر بێت. هەموو خاڵەکانی ڕێکەوتنەکە لە داڕشنی پەخشانێک زیاتر ڕێگەچارەیەکی کردەی بۆ کۆتایهێنان با قەیرانەکە تێدا نییە. لێرەدا ئەو پرسیارە دەکرێت هۆکاری گرێدانی کۆنگرەی لیبیا لە بەرلین چییە؟ لە کاتێکدا ئەو وڵاتە نە سنووری لەگەڵ لیبیادا هەیە و نەجەنگی لیبیا بەرژەوەندیەکانی خستوەتە مەترسیەوە. لە سەرەتای نیسانی 2019ەوە کە میلیشیاکانی خەلیفە حەفتەر بە یارمەتی ڕاستەوخۆی میسر و ئیمارات و سعودیە و چەکدارە کرێگرتەکانی جەنجەویدی سوودان و ئەفریقایی و دوجاریش ڤاگنەری ڕووسی هێرشی کردە سەر تەرابلوسی پایتەخت و لە هیچ تاوانێک لە دژی خەڵکی سڤیل خۆی نەپاراست. جیهان بۆ ماوەی زیاتر لە 8 مانگ خۆی لە داواکاری و بانگەوازی بەهاناوە چوونی حکومەتی تەبای نیشتیمانی لیبیا بوارد. بەڵام لە دوای ڕێکەوتنی دیاریکردنی سنووری ئاوی و ئەمنی حکومەتی تەبایی نیشتیمانی لەگەڵ تورکیادا جیهانی خۆر ئاوا کەوتنە جوڵە و هەوڵدان بۆ ڕێگری لە سەرکەوتنی حکومەتی شەرعی ئەو وڵاتە کە نەتەوەی گرتوەکان دانی پێداناوە و نارەکانیشی هیچ شەرعیەتێکی نێودەوڵەتیان نییە. بۆیە کۆنگرەی بەرلین کە بۆ لیبیا گرێدرا و هیچ لایەنێکی ململانێکەش لە ناو هۆڵی کۆنگرەدا و لا وێنەی یادگاریدا بەشداریان پێنەکرا دەری دەخات ئەو کۆنگرێ تەنیا سڕکردنێکی کاتی قەیرانەکەیە بۆ ئامادەکردنی نەخشەی دابەشکردنی بەرژەوەندیە سەرمایەداریەکان لە لیبیا و باکووری ئەفریقادا. گەرچی ڕاگەاندراوەکە داوای یەکپارچەی خاکی لیبیا دەکات، بەڵام ئەو میکانیزمەی دیاری نەکردووە کە چۆن لە نێوان پرۆژەی عسکەرتاری و دیکتاتۆری حەفتەر و پرۆژەی حکومەتی مەدەنی تەبایی نیشتیمانیدا کە داوای ئەوە دەکات عسکەر لە ژێر بڕیاری سیاسی وڵاتدا بێت چارەسەر دەدۆزرێتەوە. جوانترین وێنە کە هەردوو پرۆژەکەی خەلیفە حەفتەر و فایز ئەسەراج نیشان دەدات وێنەی کۆبوونەوە جیاوازەکەی نێوان ئەنگێلا مێرکل و هەریەکە لە دوو شاندەکەی لیبیایە. شاندەکەی سەراج لە لای ڕاستەوە وەزیری دەرەوە و لە لای چەپیەوە وەزیری ناوخۆی تەبایی نیشتیمانیە. وێنەکەی حەفتەریش لە لای ڕاستیەوە برازاکەی و لە لای چەپیەوە زاوەکەی دانیشتون کە ئەم وێنە خێڵەکیەی حەفتەر لە دیدارەکانی لەگەڵ ئیمانوێل ماکرۆن و سەرکردەکانی تریشدا دووبارە دەبێتەوە. بۆیە جیاوازی دوو پرۆژەکە زۆر پێچەوانەی یەکترن. ئەمە جگە لەوەی پشتیوانەکانی حەفتەر لە دوژمنانی بەهاری عەرەبی و ئازادی گەلانن، بۆیە ناتوانن ڕێگە بە چارەسەری ئاشتیانە و دیموکراسی ڕاستەقینە بدەن. هەر بۆیە بەر لە دەستپێکردنی ئەم کۆنگرەیە ڕۆژنامەی نیویۆرک تایمز لە سەروتاری خۆیدا ڕایگەیاند ئیمارات سەرپەرشتی سەرەکی خەلیفە حەفتەرە و لە بری قبوڵکردنی ئاگربەست هانی دەدات لەسەر جەنگ. هەروەکو سێ دیپلۆماتی ئاگاداری ڕووداوەکان پێیان ڕاگەاندین، بۆیە ئاسۆی چارەسەر تەماوی و لێڵ دەردەکەوێت.